گوڵم بە جوانیت ئای دڵەگیان منت کردوە شێت گوڵم بە جوانیت ئای دڵەگیان منت کردوە شێت شەربێ شێتانە ئای شێتەگیان ڕێگە بگرم لێت شەربێ شێتانە ئای دڵەگیان ڕێگە بگرم لێت هلا كرة تبعه كرة تبعه چی تەوێ دەچیت لە ژیانمەوێ دەچیت لە ژیانمەوێ ئەوەی لەم نەگری ها ڕاویشم پێێتە بڵێ مەسەلەک هەیە دەبێم لەگە توێک لایکەمەوە فەرموو کاکە ئەتوو مام سەبا شتێکتان لە بینی هەیە وەرە لۆم نیش باسکە بە هەمشوشی توێ سعات کەم کاکە ئیشکەرم منی خۆشەوێ ئێتر بۆیە ینی ئاوا حەنانەتی بۆم هەیە کوڕە ئەم نیشی تو دەکەم نیشیست دەکەین کاکە پێمەکرێ ئای چت پێ نەکەوت کاکە پێمەکرێ کاکە زایتیان دەبێت تۆ شتێک لەگەم یەکلایکیەوە دەبێت بشە مەسەلێ بزانمەوە ئەتونا دڵت خۆشە دێن ئەرێغە جوانگیان ئەڵی نازانی من لەمێک درۆژە ماریژ نەبڕم ئەی بابا وەت سەر بە قوڕەکە بە تو ڕاستی تەلف ئەوە ڕۆدی براژن تا ڕۆدی ئەلو ئەلو بێژنگیان چۆنی؟ نیشەوە بۆگری ئەو ڕۆژە کێوە لە ماڵی ئێمە بوون پیاوێک هاو بۆم باس کردی؟ وا بوو پیاوێکات و دیشم بە باوکتە ئیمڕۆ هەم دیست هاتەوانە بۆ لای باوکم چی بوو؟ کێ بوو ئەو پیاوە چێویست پێم بڵێ خەوی بە باپیرم بینیوە خەوی چی باسیکە؟ و توێتی نابێن نیشا بن ببێژن ئەمە چ ناکەس بەچێ خەوی بینیوە؟ بەخوا من نەیناسم لە کەرکووک بوون وەختی خۆی جیرانی ماڵی باپیرم بوون هەر کاتێ من ئاوا دڵم خۆش بێ ئەزانم یەکی ئەو مەسەلەم تێکەدا باشە بزانم خوافیز یعنی معقولە هەر تۆزێ دڵم خۆش بێ ڕێکە بێ بەزمێکم بۆ دروست کرەوە چیە کورە؟ وەستا زۆر بێتاقەت لۆ خێر دیسان چ بووە؟ وەستا من لە نزیکی ژن هێنان بوومەوە ئەوسە لەگەڵ نیشا قسەمەکرد نازام ناکەس بەچێ ڕۆشتووە بۆ لایەن و توێتی وەڵا خەوم بینیەوە بە باپیرتەوە و توێتی نابێ نیشا بدەن بە بێژن ئاخە من عیبم چییە؟ کرە خەوچیەتم کەرە خەوی چێ بزانە چت خواردیە کبتت خواردیە و شۆکە کبتت خواردیە خەو نەبینیوە خراپ نووستی گورە من نا ئەو کابرایەت چووە بۆ لای باوکی نیشا و توێتی من خەوم بینیوە بە باوکی نیشا ینی باوک نیشا باپیری نیشا کە نابێ بێژن و نیشا بۆ یەک بن کورە بابە خەوڵە جارووار ڕاست دەچیت کورە جار باردوە ئەم ئەو شۆنی ئەو تەماتە ئەو شۆ لێتێ لە خەونە دەفڕین ئەوانیە ئەوە ئێستاگە دەبێت بفڕم کورە بابە چاوەکەم خەون نیە هەستا هەستدەی هەستە بڕۆیش خۆ هێستا کورە عیبە مەگریێ جاوناوی بگریێ دڵم بڕە لە مناڵێوە ئاو بەهاتیوێنەوە کورە دەم پشتت نیمە ها ئەمن لۆ دەینم ئەو سەرێ خۆ مەسە نابی دەبی ئەو دوێ تێبەجێ بکەم وەستا بەستا بڕۆ سەدەخیلیش دەی ئەم لەستا مەوعیدمەیە باشە مەوعیدمەیە کاکە مەوعیدەکی زەروریمەیە دەبی هەر بچم دەبڕۆ سەدەخیلی دانیشا نەزگرێت چاوی بلێسی بسرەوە عیبا یا کولێ بگریە ناتێوش نەبووە بینم تەواو 100 ملیۆنی چ کورە برێ ملیار دۆلار ئەوە بێم لۆ دەکەم بڕۆ دەی لا ئیشم نییە پارەی دەبڕە دەبڕۆ ئەگەر دەخیلی بیداهدا نەشتاگەنەکان باشە دەبڕۆ دەی نەشتەر مێ ناکە دەگریە ئەوە چی؟ جوابی بەدەوە منداڵە چێە؟ نیشاگیان چۆنی؟ ئەوە بۆ گری بە ساقە بم چی بوو دەبم باس بکە؟ ڕەفیقێکی باوکە خەوی بینیوە؟ خەوەکەی وەیە کە بە حساب تۆ بێژن زەواج ناکەن کچێکی خەوی وابینێ نانا باوەڕ بۆ جۆرە خەوانە مەکە خەوەش چاچی دیتیە نابە ساق بووم نابێ باوەڕ بە خەوشتی وابێ جا هەرمەشی گێڕۆچکە خەو بگەڕیتەوە خراپە بەس شتێک باشە نیشا شتێک ئێوە دوژمن نوشتی واتان نییە؟
نەبوو خۆیان ڕۆڵای ئێمە دوژم نوشتی وامان نییە ئێمەوە نەبێ کێشە و بێ مشکلین بەخوا ماشەڵڵه ماشەڵڵه بەخوا ڕۆڵە بزانە پرسیارە لە باوکت و ئەوام کە بزانە دوژمنێ شتێکتان نییە کچەیە دە باشە بە قوربان تۆ خەفەت مەخۆ مەگری بەس ئەوەنە بەخۆ لەگەڵ کاکما باش بۆ ڕێک بن من خۆم هەموویتان بۆ حلەکەم هەر بەیەکەگەن ئەی چۆن سعدی هەموو شتێکتان بۆ ڕێکە خە بە ساقە بم ماشەڵڵه وڵڵا دیە یەک شتە ڕێکدایخم باشە بە قوربانە بم ڕێزم بێ بۆ کاک مزەفەر باشە بە ساقە خەفەت نەخۆی باشە دەی خوا حافیز خواحافیز باشترین خەونە دەبی ئەو خەونە نییە خەڵاتی وەربگری دەبی ساحب خەونەکە نییە خەڵاتی نۆبڵ وەربگری ئەو لە چێیە ئەو کابرایە لە چێە بچم نیو چاوانی مازە بکەم سعدی تۆ بڵێ ئێمە دوژمن نوشتی وامان نەبێ قوربانی ئەو دوژمنەی بم ئەوە چیە سعدی ئەو دوژمنەی ماز دەکەم کورە نامەوێ بێژەن ژنی بینی ئەو کاتی دەبێت ئەمن قڕم بەسەری دەبێت ئەمن بە خێوی دەکەم بابا ئەمیرە داکەت ئەبڵە ئەمیرە بە خێوی دەکە ئەبڵە ئەمیرە لەبەر پاشە و چفتە و کوفتەی ئاگای لە خۆ نییە بابم ئەی تۆ مام بۆچی سعدی گیانی ئەگە بێ ئاغاو لە کاکیشم بێ وەز بە کچێ وەز بە وەڵا بێ هەر بۆی بێنین وەرە وەڵڵاه لە بۆی نایدەم وەڵا ئەبێ بۆی بێنی سعدی وەز بە چێ وەز بە تەواو بابە واز تۆ دۆمش بۆستە سعدی بۆستە ئیشم پێێتە چیشت بە منە گومانم لە یەکێکە لە چێ دایکم یعنی داکە دۆ خەونەی دیتە ناڵم دایکمەوە خەونەی بینیوە ئەدی خۆتە زانی دایکم ناڕازیەکە ئەو کچە بۆ بێژەم بێنی وایە با دەزانم دەستی خۆش بی ئەها ئەجا ماوەیە کە دایکم هەڵسوکەوتی گوماناویەکە کو سعدی ئاگام لە یەکی لەو ژوورانە پس تەلەفۆنەکات بە سەوتی نزم نایڵە گوێم بە سەوتی خۆشی بێ باوەڕەکەی جا شتێکی تر دووسێ جارە فێر بۆ ئەڕواتە دەرەوەڵم دایکە بۆ کوێیە چی ئەڵێ ئیشێکی خۆمی وێ تا بازاڕەچم ئەڵم چی پێویستە بە سعدی ئەڵم بێنێتەوە خۆتە زین دایکم چۆنە هەر شتێ بێ بە تۆڵێ ئەڵێ نا پێویست ناکە خۆمەڕۆم ئەی ئافرینە بڵامیرە لاخیرە بڵامیرە نییە دەبیتە جەماعەتە گەورەکانی مخابڕات ئەمریکا بزان ئێستا کە ئابڵامیرە دەفرێنی وەی شەیتان وەرە نەفەری بەکرێ بگری نییە ئیشت بۆ بکەن ئەی شەیتان ئەی شەیتان خۆوا هەستەکەم منیش بەزەمە پێم خۆشە پێم خۆشە بالەی تێک بدە بابا چی پێ ئەو خۆشە؟ کاتی دەبێم بێژەنی بەخێو بکەم بێژەنی ژنوم داڵی نییە چی پێ وەرە خۆشە بێژەن لە مشتی دەترسێتن یەک لە مشتی بترسە کوم داڵی پێ بەخێو دەکرێت سعدی گیان بەڵێ. تۆ ناتەوێت ئێمە لە بێژان ڕزگارمان بێ ئەو هەموو کێشەی بۆ تۆ نایەوە یعنی ژنی لۆبینم ڕزگارمان دەبێت ئەی چۆن اینجا سعدی بۆ باسکەم ئەو کاتی کە ژنمان بۆ هێنا ئەم کوڕجیا بێتەوە تەبعاً لە ماڵی ئێمەیان نابێ ماڵ و حاڵی خۆی بێ ئیش و کارێکی ترێ بێ بدۆزێتەوانێ ئێستا مەسئولیت نازانێ لەبەرەوەی ژنی نییە کورە بابی من ئێستا ژنی نییە ئەوها خەتەرە ئەوە ژنی بینی کاکە نییە ئەو کاتی مەصرفی زیاتر دەبێت دوای مەشاکل عایلی ئەو لە مەوزعی ژنی بێرداتی نازانی ئەو لە پرۆسی هاوسەرگیری نازانی ترکاچی من ئەو هەروە دەزانی نییە بەس ئەوەندەیە نەدا نەدا ئاخی نەدا ئەوەندەی دەزانی سعدی گیان تۆ گوێ بۆ من بگرە بەڵێ بابا ئەگەر نیشای بۆ بێنین لە دایکیشم کۆڵا بێتەوە دایک مەچێتە لای بووکەکەی ئەی تۆشەوە پێ خۆش نییە بەڵام لە محکەمەی نییە بڵێ نامێ پێپڕ دەکەمەوە بەڵێ نامێکی سعدی با بڵێ نامەی پێپڕ دەکەمەوە ئەو کاتی ئەگەر گوتی ئەمن بەڕێک و پێچی ڕێز لە خێزانەکەم دەگرم و ئیش و کاری خۆم دەبیتن و واز لە عایلەی سعدی دێنم واز لە لیبۆی دێنم واز لە ئەمیرەی بینی کاکە وەڵاهی نییە کاتی ئەمن یارمەتی مادیشی دەدەمێ ئێتە باشە بە سعدی بۆواز لە ئەمیرە بێنێ با دایکم بەرنە لای خۆیان لە قەڵمان بێت ڕەحمە لە بابەت ئێستا ڕازیە بیت ئەگە وا بێم ڕاستی دەبم بچینە داوای بۆی پیاوەشی زۆر مونەرمەم هامن دوو قسەتکردنی یەکسەر ڕازی بووم سعدی گیان من نەزانم تۆ بە چی دڵە خۆشە بێ ئەمەوێ ئیتر ئەها بەتەنیا بین پێشەوێ ژنی بینم پیاوەکی زۆر ڕق بووم پیان دەگوتم سعدی بەزاس بەڵام لەوە تێت بینایە نیاز دەکەم نییە پڕگمونەرموم نییە زۆر زانیە شخصێتەکەم وەکو جاران نەمایە جاران نییە زۆر گەرم و گەرم و خەرک لە گەرم سعدی لەگەڵ هەناری جوان نەرمیت واز دۆی بینە کاکەم با بڕۆ مسمە دوکانێ نەمەڕۆ سپرایزێکم هەیە بۆت ئەی ئافرینە بڵامیرە هەر بشی ئەتووەرە مخابەڕاتی تەبیتن لە ژێرەوە بەکرێ گیراوە دەبی سعدی بەڵێ تۆ واز لەوانە بێنە چییە؟ چیم لە دەستایە تەقەتەنور
عيد ميلاد منين نتقيني ها زراوني نورەی چی سعدی چ؟ گیان سعدی منە بۆنەی تۆم بەدڵ نییە خۆتە زانی ئەسڵ هەر دڵم پێی تێکەڵیەت هادي بونت كيلو كريمة بۆنێکی زۆر تایبەتم بۆ داوا کردووی واه بطلي دنيا منها. مزام مزام بونا كاتسيا بەدڵتا الله لو بوني والله البشي خوا بەدڵتا باور بكلوتي دنيا لقلوتي خرشي زور فرقي هي بونا كزو خوشة هم كسب نازاني وشتانا یعنی بەدڵە بوت أجي خوا والله يا فرين البشي ئیتر سعدیە بێ بچم بۆنە بەکاربێنی توا أولوتي أمن درون تساوي نوعك بابن سبينان ديم تساوي نوعك إيواران ديم تساوي نوعك دوروجك ديم نوعك باشە سعدی من چەندێکەژنی تۆم نازانی چاوی من لەگەڵ هەر جلێکا بێ گۆڕێ ڕەنگەکەی گۆڕێت بابا جليتها أبو عدسة جليتها عدسة مالو شعرته تعقيدك ئێدە چی بکەم وەڵا حەزم لێ هادي شين صوص كسك مورنجي برتقالي قاوەی شەکەم هەر كلها تجي عدسة نبينيا بو خدات التفوتي عاوز أبن ضروري دس بدوكاني باشە سعدی گیان خوا حافیزە بێ چی بوو چی بوو سعدی چی بوو تريد توزك جولايا چی جوڵاوە روشن بيبي أو يكم زال لبر من هذا استوى ئۆی سعدی گیان وتم با بەڕێوە بکەم هاي مصلحتي وقوت مجني لبو بيجاني دينم مصلحتي ده دي خوا خوا حافیزە بێ وصي وصي غير سعدي ورا وصي وي بسم الله وەرە پێش وەرە وي بسم الله شو تصدق بۆ غار دەدەی وەرە دەی تراوز سعدی و بۆنە لە چێ بوو